زانکۆ وەک بەرزترین و باڵاترین دامەزراوی ئەکادمی وڵات ئەرک و کارەکانی تەنها لە بەخشین و پێدانی بڕوانەمەی دیاریکراو لە بوارە زانستی و کۆمەڵایەتیەکاندا نییە، بەڵکو زانکۆ وەک بەشێکی گرنگ و هەستیاری کۆمەڵگا دەتوانێت ڕۆڵی شوێندانەری لە دەستەبەرکردن و دۆزینەوەی وەڵام و چارەسەر بۆ کێشە و گرفتەکانی کۆمەڵگە پێبێ. بێگومان بەدیهێنانی ئەم ئامانجەش خوازیاری هەبوونی بەرنامەیەکی کاریە کە بتوانێت وەک ڕێنماییەک ڕێنوێنی گەشتن و بەدیهێنانی ئامانجەکانی دامەزراوە بکات. بۆیە گرنگە ئەم بەرنامەی کارە بە شێوەیەکی ڕێک و پێک و وەڵامدەر لەگەڵ تواناییەکانی دامەزراوە لە چوارچێوەی پلانێکی استراتیژی ڕووندا بگونجێندرێ و بخرێتە بەردەست ستافی دامەزراوەکە، هاوکات کۆمەڵگەشی لە ئاگادار بکرێت تا بەم جۆرە هەمووان پێکەوە هەنگاو بۆ بەدیهێنانی بنێن. ڕێکەوتی 20 حوزەریانی ساڵی 2022 لەگەڵ دەست بەکاربوونی وەک سەرۆکی نوێی زانکۆیکۆیە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد حەسیب سڵدیق لە وتاری دەست بەکاربوونیدا سەبارەت بە بەرنامەی کاری خۆی ئاماژەی بە گرنگی داڕشتنی پلانێکی استراتیژی بۆ زانکۆیکۆیە کرد. بێگومان پلانی استراتیژی و داڕشتنی ئەم پلانە بە شێوەیەکی کارامە و گونجاو بۆ بەکردەییکردنی لەلایەن هەر دامەزراوە و چوارچێوەیەکی ئەکادمی گرنگێکی تایبەتی خۆی هەیە. دیارە لە هەموو وڵاتانی دنیا بۆ بەتایبەتی لە زانکۆ پێشکەوتوەکانی جیهان بەرنامەی کاری زانکۆکان لە چوارچێوەی ئەوەی پێی دەوترێت استراتیژیک پلانی استراتیژی زانکۆکاندا دەڕێژرێت. بێگومان پلانی استراتیژی بۆ زانکۆکان زۆر گرنگە، چونکە دەبێتە نەخشە ڕێگا بۆ بەدەستهێنانی ئامانجەکانی زانکۆ کە ئەمێش خۆی لە دیاریکردنی ئەو ئامانجانە و داڕشتن و پەیڕەوکردنی استراتیژیەتی گونجاو بۆ گەیشتن بۆ ئامانجانی زانکۆ لەخۆ دەگرێت. لە ڕێکەوتی 5 تەمموزی ساڵی 2022 ڕێک 2 هەفتە لە دوای دەست بەکاربوونی بەڕێز سەرۆکی زانکۆ فەرمانی زانکۆیی ژمارە 7236 سەپارەت بە پێکێنانی لیژنەی باڵای داڕشتنی ڕەشنووسی پلانی استراتیژی زانکۆیکۆیە دەرچوو. لیژنەکە لە ڕێکەوتی 19 تەمموزی ساڵی 2022 یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. دوای چەندین کۆبوونەوە و تاوتوێکردنی شێواز و ناوەڕۆک و کۆڵگەکان و ئامانجەکانی پلانی استراتیژی بە سوودوەرگرتن لە چەندین نمونەی باڵای پلانی استراتیژی زانکۆکانی جیهان و دیراسەکردنی دۆخ و پێگەی زانکۆیکۆ و شاری کۆیە، لیژنەکە بڕیاری لەسەردانانی 7 کۆڵگەی سەرەکی بۆ پلانی استراتیژی و دروستکردنی 7 نمونە بۆ نووسینەوەی دیدگە و نووسینەوە ئامانج و هەنگاوەکانی جێبەجێکردنی هەر کۆڵەکەدا. ڕۆژی 9 ئابی ساڵی 2022 بە فەرمانی زانکۆی ژمارە 7238 لیژنەکانی کۆڵگە سەرەکیەکان لە کەسانی شارەزا لە ناو و دەرەوەی زانکۆیکۆیە پێکهێنرا بۆ ئەوەی کۆڵگە سەرەکیەکان بنووسنەوە. لەو ماوەیەدا لیژنەکانی کۆڵگە سەرەکیەکان بە مەبەستی دەوڵەمەندکردنی پلانی استراتیژی و گوێگرتن لە زۆرترین ژمارەی لایەنی زانستی و نوێ کۆمەڵگەدا چەندین کۆبوونەوەیان لەگەڵ کەسانی بە ئەزمون لە ناوەوەی زانکۆ و شاری کۆیە و هەرێمی کوردستان و دەرەوەی عێراق و ڕێکخراوەکان و فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومیەکان ئەنجامدا. زانکۆیکۆیە لەم ڕاستەیەدا پلانی استراتیژی خۆی بۆ داهاتوو داڕشتووە و لەگەڵ دەرچوونی فەرمانی زانکۆی پەیوەندیدار و پێکهێنانی لیژنەی باڵای پلانی استراتیژی و دەستنیشانکردنی لێژنە سەرەکی و لاوەکیەکانی داڕشتن و نووسینی پلانی استراتیژی، زانکۆیکۆیە کار و هاو ئاهەنگی پێویستی لە نێوان هەموو کەس و لایەنە پەیوەندیدارەکان بۆ بە ئەنجامگەیاندنی پلانەکە بەردەوام بووە و ئەو پەڕی هەوڵی داوە کە ئەم پلانە وەڵامدەری دەرهاویشتەکانی کۆمەڵگەی نێوخۆی و دەرەکی بێت تاکو زانکۆیکۆیە بتوانێت ئەرکی خۆی وەک دامەزراوێکی ئەکادمی لە هەردوو ئاستینی و خۆی دەرەکی بگێڕێت و بە دنیابینیەکی نوێی وەڵامدەری بارودۆخی هەنووکەی کار بۆ زیاتر کاریگەری و شوێندانەربوون بگێڕێ و ئەم پلانەش لەم ڕاستەیەدا داڕێژراوە و جێبەجێ دەکرێت. کۆڵگە سەرەکیەکانی پلانی استراتیژی زانکۆیکۆیە کۆڵگەی یەکەم سەرکەوتنی خوێنکار و ئامادەسازی بۆ بازاڕی کار. ئامانجەکانی کۆڵگەکە بەدەستهێنانی بەرزترین ئاز لە فێرکردندا، بەرزکردنەوەی ئاستی کارامەی کەسی و تەکنیکی خوێنکاران، بواردان بە خوێنکاران لە ناو پۆل و دەرەوەی پۆل، لە ڕێگەی دروستکردنی بەستەرێک لە نێوان زانکۆ بازاڕ و بەرهێنانی زیاتر لە پرۆگرامی زەمالەی دەرفەتی خوێندن و ئاڵوگۆڕی خوێنکاران. کۆڵگەی دووەم توێژینەوە و داهێنان. ئامانجەکانی کۆڵگەکە زیادکردنی پاڵپشتی دارایی تەرخانکراو بۆ توێژینەوە، زیادکردنی هەلی توێژینەوە بۆ ستافی ئەکادمی خوێنکاران، پەرەپێدانی هەماهەنگی لە ئەنجامدانی توێژینەوەدا، بەڕێوەبردننی سەرچاوەکانی توێژینەوە لە ڕێگەی گەیشتن بە ئامرازەکان و سەرچاوە ئەلکترۆنیەکانی تایبەت بە توێژینەوە، بەرزکردنەوەی جۆرێتی
توالێتی گۆڤارەکانی زانکۆی کۆیە، دامەزراندنی سنتەری نووسین و وەرگێڕان، دامەزرانی پارکی توێژینەوەی زانکۆ. کۆڵەگەی سێم ئاوێتە بوون لەگەڵ کۆمەڵگەدا. لە ڕوانگەی ئەوەی زانکۆ بەشێکی دانەبراوە لە کۆمەڵگە و دەبێت زانکۆ و کۆمەڵگە ئاوێتی یەکتری بن. زانکۆی کۆیە لە پلانی استراتیژی خۆیدا بۆ 5 ساڵی داهاتوو دروشمی زانکۆیەک بۆ کۆمەڵگەیەکی بەهێزتری داناوە کاری لەسەر دەکات. ئامانجەکانی کۆڵەگەکە با یەقدام بە بەشداریکردنی شایستە لە کۆمەڵگە، بەرزکردنەوەی توانای کۆمەڵگە، هەوڵدان بۆ چارەسەرکردنی ئەو پرسە کۆمەڵایەتیانەی کە ڕوبەڕووی کۆمەڵگە خۆجێیەکان دەبنەوە لە پێناو باشترکردنی جۆری ژیانیان لە ڕێگەی خستنەگەڕی توێژینەوەکانی زانکۆی کۆیە بۆ پرۆژەکانی کۆمەڵگە، پێشخستن و هاندانی گەشەی بەردەوامی شار و کۆمەڵگە، پەرەپێدانی بەرنامە و دەست پێشخەری بۆ بەرەنگاربوونەوەی ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و توند و تیژی و شکستی گەنجان لە کۆمەڵگە خۆجێیەکاندا. کۆڵەگەی چوارەم پەرەپێدانی سەرچاوەکان. ئامانجەکانی کۆڵەگەکە باشترکردنی سەرچاوە مرۆییەکان و کارایی ستافی بەڕێوەبردن، زیادکردنی سەرچاوە داراییەکان لە ڕێگەی دروستکردنی سیستەمی داتابەسی دارایی و باشترکردنی دانانی سیستەمێکی دارایی خۆبەڕێوەبەر، دەستەبەرکردنی بەخشین و پاڵپشتی دارایی حکومی و ناحکومی و هەمە چەشنکردنی داهاتی دارایی زانکۆ. کۆڵەگەی پێنجەم بە نێودەوڵەتیکردن و تێڕوانینی جیهانی. ئامانجەکانی کۆڵەگەکە با یەقدام بە هاوکاری نێودەوڵەتی بەرەو پێشبردنی کاری میدیایی و پەیوەندیەکانی زانکۆ، پێشخستنی کۆگای دامەزراوەی لە ڕێگەی دەرکەوتن لە کۆگا دامەزراوەیەکانی جیهان مانەوە لە پێشەنگی ستانداردە نێودەوڵەتیەکاندا. کۆڵەگەی شەشەم بە ئەلکترۆنیکردنی زانکۆ. ئامانجەکانی کۆڵەگەکە جێبەجێکردنی پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی کاروباری خوێندکاران، جێبەجێکردنی پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی کاروباری ستافی زانکۆ، گۆڕینی خزمەتگوزاریەکانی ناو زانکۆ بۆ شێوازی خزمەتگوزاری ئەلکترۆنی، جێبەجێکردنی پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی کامپەس و کەلوپەلەکان و سیستەمی دەرچوانی زانکۆ. کۆڵەگەی حەوتەم بنیادنانی زانکۆی سەوز. ئەم کۆڵەگەیە بە کۆڵەگەیەکی گرنگی تری پلانەکەدا دەنرێت کە زانکۆی کۆیە لەسەر ئاستی ناوخۆی و نێودەوڵەتی کاری لەسەر دەکات. ئامانجەکانی ئەم کۆڵەگەیە بریتیە لە وزەی نوێبوونەوە و بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە ڕێگەی هاندانی توێژینەوەی زانستی لە بواری وزەی نوێبوونەوە و گەشەپێدان بەم جۆرە وزەیە. گرنگیدان بە بەکارهێنانی ئەرێیانی وزە و بەڕێوەبردننی سەرچاوی ئاو تاکو هاوکار بێت لەوەی زانکۆی کۆیە ئامانجەکەی لە بواری زانکۆی سەوزدا بهێنێتە دی. جگە لە ئامانجێکی تری ئەم کۆڵەگەیە کە زیادکردنی ڕووبەری سەوزاییە لە ناو زانکۆ.